أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا وأحلوا قومهم دار البوار جهنم يصلونها وبئس القرار وجعلوا لله أندادا ليضلوا عن سبيله قل تمتعوا فإن مصيركم إلى النار قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال الله الذي خلق السماوات والأرض وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم وسخر لكم الفلك لتجري في البحر بأمره وسخر لكم الأنهار وسخر لكم الشمس والقمر دائبين وسخر لكم الليل والنهار وآتاكم من كل ما سألتموه وإن تعدوا نعمة الله لا تحصوها إن الإنسان لظلوم كفار وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا واجنبني وبني أن نعبد الأصنام رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني ومن عصاني فإنك غفور رحيم رب إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة فاجعل أفئدة من الناس تهوي إليهم وارزقهم من الثمرات لعلهم يشكرون ربنا إنك تعلم ما نخفي وما نعلن وما يخفى على الله من شيء في الأرض ولا في السماء
صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه أجمعين إلى يوم الدين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا، زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا رب العالمين. خوای جان داواکەین لێ دەپاڕێنەوە بەڕەحم و لوتف و کەرەمی خۆت لە گوناهەکانمان خۆش بی، قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانمانە بهێنی. هەر خوشک و برایە کە ئێستا بینەر و بیسەرمانە داوای دوعای خێری لێ کردوین، خوای جان دوعاکەی لێ قبول بکەی، لە ئێمەشی قبول بفەرمی. هەر برایەک هەر خوشێک لە تەنگەژیایە، لە ناخۆشی و ناڕەحەتیایە، هەر برایەک لە زیندانایە، هەر خوشێک لە زیندانایە، نەخۆشە، گرفتارە، مناڵی نەخۆشی هەیە، دایک و باوکی نەخۆشە، بۆ خۆی نەخۆشە، خوای شیفای عاجلی بۆ بنێری. هەر کەسێک لە زیندانایە ئازادی بکەی. خوایە گیان ئەو خوشک و برایانەی کە شویان نەکردووە یان ژنیان نەهێناوە، خوایە گیان مێردی چاک و ئافرەتی چاکیان بەنسیب بکەی. ئینشاءڵڵا ئامینێکی باش بۆ ئەم دوعای ئەخیر بکەن، چکە بەڕاستی پێویستە. خواوەنی ماوەستا بەتاکێت. اللهم ئامین. بۆ خۆشت دوعا بۆ تۆ بکەین بەتایبەت دەم پێویستە بۆ یەکەمیان بۆ دووەم. یەکەم ڕۆیشتێ لە مێژە مامۆستا 9 ساڵ زیاترە. جەزاک الله موفق بن ئینشاءڵڵا. بەخێر بن مامۆستا. سەلامەت بین. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەی سەدای زێڕین. سەلامەت بن یا ڕەبی. خوای پەروەردگار پاداشتی خێرتان بداتەوە. ئینشاءڵڵا. پێمان خۆشە خۆت بە بینەرانی بەڕێز بناسیێنی وەرە دایکبووی کوێی ئێمە لە شاری هەولێرەوە میوانی ماڵەکانی بینەرانی بەڕێزی. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سەرەتا دەستخۆشی لە بۆ جەنابەت سپاس لە بۆ ئەو دەرفەتەیە توش ماندی بووی. خدای گەورە ئیستقامەت بە جەناب بوو بە جەماعاتی کامیرە و جەماعاتی ئەو کەسانەی لە خزمەتی قورئان و لە خزمەتی ئەو دینە پیرۆزەین ئینشاءڵڵا. من بەدران ئەمین لە دایکبووی ساڵی 1992 لە شاری هەولێرم لە ساڵی 2008ەوە قورئان خوێنم لە مزگەوتی مەلا عەبدوڵڵا عەوێنەی تاکو ئێستا. ماشاءڵڵا. بەڵێ. فەرمانبەری ئەو قافی بەش سابێ لەگەڵ موچەکانتان چۆنن؟ سەربەرز بن ئینشاءڵڵا. مامۆستای بەڕێز فەرموو لە 2008ەوە ئەو دەستپێکە چۆن بوو لە کێوە بڵێن خوددا بە قورئان خوێندن کێ پاڵنەر و پاڵپشت بوو؟ دەستپێکی من بەڕاستی خی گەورە دەفەرمێ هەندێک شتان گۆ پێتان ناخۆشە بەڵام خێری تێدا. ئەوە بەڕاستی من لە پۆلیسەی سانەوی کەتم لە دەرسێکی مامەوە. سوبحان یەکەم سارم بوو لە قوتابخانە بکەوم زۆر 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 دڵتانگ بووم. هەنیۆشک ئابرای گوتی هەفتە چینانم نەخوارد، ڕوون نەدەدا کەس، قسەم لەگە کەس نەدەکرد. دوای بام گوتی کوڕم ئەوە دەرفەتە لە بۆ تو، بڕۆ قورئانی ختمکە. ئەو کاتە 14 ساڵ بووم. ئاهالا مام حاجی کەریم یا ڕەبی خوای گەورە گۆڕەکەی پر نور کە ئینشاءڵڵا لە کنەوی چووم قورئانم ختم کرد. ئەوەختی لە مزگەوتی شەهیدێم بوو، شتا مزگەوتی مەلا عەبدوڵڵا نەکرابووە. ئیتر ساڵەکانیتی لەگەڵ قورئان خوێندن ئەلحەمدولیلا تەقریبەن بە 4 مانجی هەموو قورئانم ختم کرد. 4 جزووی ئاخیری مام حاجی کەریم پێگوتم دوای ئەمن بەخۆم خوێنمەوە لە ئەوەلی هەتا ئاخیری. ئەلحەمدولیلا چکە فێر بووم. هەر لە مزگەوتی شەهیدێن ئاوا دەچووم کە مزگەوتی مەلا عەبدوڵڵا کراوە. مام حاجی کەریم دووبارە یا ڕەبی خوا لێی خۆش بیتن و وەختی کۆڕۆنەی وەفاتی کرد، گۆڕەکەی پر نۆربی. گوتی مزگەوتە کرایەوە مزگەوتی مەلا عەبدوڵڵا عەوێنە لە ماری خۆتان نزیکە بڕۆ جومعەی سبەینی قورئانی بخوێنە. ماشاءڵڵا. لەو کاتیەوە 2008 ئێستاش 2024 16 ساڵە لەو مزگەفتە قورئان خوێندم لەگەر مامۆستا زانە کە ئیمام و خەتیبە پێکەوەینە. ئەلحەمدولیلا تا ئێستا بەردەوامین. ماشاءڵڵا. موفق بن یا خوا. ئەزمعین. دەستپێکێکی جوانە، چیرۆکێکی جوانی بەدواوەیە. ئارێ وەڵڵا. تاکێت. سەربەرز بیارە. سەلامەت بێ. داواتکە. پێم وابێت جەنابەت هەر قورئان خوێنیت بایەخت داوە بە بواری سرود و ئارێ وەڵڵا قەسائید و ئەوانە. ئارێ وەڵڵا ئەلحەمدولیلا سرود و شتیواش خەڵکێک تەکلیف دەکاتن ئەلحەمدولیلا دەچین لە مناسەبات و مناسەبات و شتیوانە بە زیاتر
بەرەم بە قورئان خوێندنەکەیدا بەڕاستی زیاتر. زۆر زۆر چاکە. پێمان خۆشە گوێمان لە سەوتت بێ سرودێکمان پێشکەشکەی بەسەرچە چاوت خۆش بێ ڕەبی. غلامی دارگاهی تو قربانی حضراتی تو اسیری خاشیری تو روحم لردانا سارم لردانا غم بابروا شادی شادی غم آزادی بين قرشالت في هاني بين تنام لا شاهدا تنام لا شاهدا دلم كرداني ثاري آیا قیمة أصحافي رود بيعزازي دوابرود ساقي دلم شكاوى ساقي دلم شكاوى يا رسول الله أري رحمة للعالمين أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صاد مرحبا أي مهبطي روح الأمين مرحبا صد مرحبا أي مهبطي روح الأمين دينكيت وغير بارهات قلاي زمي رخان دينكيت وغير بارهات قلاي زمي رخان يا ورا نبون بما مستاق تاب خاني جيان يا ورا نبون بما مستاق تاب خاني جيان والضحى وصفي جمالي تو يا أي خير البشر والضحى وصفي جمالي تو يا أي خير البشر نرجزي تساوي الدليل يعني ما زاغ البصر نرجزي تساوي دليل يعني ما زاغ البصر أي رسول الله أي رحمة للعالمين أي رسول الله أي رحمة للعالمين مرحبا صاد مرحبا أي مهبطي روح الأمين مرحبا صد مرحبا أي مهبطي روح الأمين. ما شاء الله ما شاء الله دنگ النرزة يا ربي. اللهم آمين. شويتة خزمتي رسول الله صلى الله عليه وسلم صلى الله عليه وسلم. نا والله تاسان الرشي. نا والله إن شاء الله خوابي كذا قسمت نيازم لينا زورنا ما شلون تاسان والله قسمت نبوه سيتابت شيكي والله بس بقى من دري يعني براستي آوات ما يعني أو شتي كدمه لميجا هنا لبيت هر کسی که دقاته بردم قبری نازداری رسول الله صلى الله عليه وسلم دست برز دكاته ودل يا رسول الله السلام عليك يا رسول الله السلام عليك يا حبيب الله السلام عليك يا صاحب رسول الله سيدنا عمر وسيدنا أبو بكر وەکو کوردێک چی پێڵێ دەڵێ چی چۆن خۆشەویستی خۆت بۆ پێغەمبەر دەڕۆی خۆی لە خزمەت ئەو سەروەرە ئەو نازدارە تەنها دابنیشی لە دڵی خۆت
مثلەن ڕاز و نیاز لەگەڵی بکەی تەنها لە دڵی خۆت یعنی چیت بێتن بەڕاستی بەس دەمێ بچم لە دیاری لە تەنیشتی دانیشم وەکو بڵێ کە هەز دەکەم لێم نزیکە لە تەنیشتمە یعنی بەڕاستی ئاوەتەکە لە مێژە زۆر حەز لێ بچم بەڵام نەبیتە قسمەت بەس خدای ئینشاءڵڵا دی کاتە قسمەت گەورە بەنسیبی بکە اللهم آمین شوێ ئەوێژ ئێمە لە دوای ئینشاءڵڵا ئینشاءڵڵا سەرکەوتوبی اللهم آمین فەرموود هەم قاریئی هەم مؤەذنی لە مزگەوت بەڵێ دروستە بەڵێ ئەگەر بانگ بفەرمی عادەتەن ئەو مەقامەت چییە بەکارهێنی بۆ بانگ زیاتر مصری بانگ دەدەم بەڕاستی ڕست جار و باریش عراقیش خۆشە بەڕاستی باش و حیجازیس باش پێمان خۆشە بانگێکمان پێشکەشکەی لە سەرەتا بۆ کۆتایی بەو بانگەی کە خۆت حەزت لێ و دائیمەن ئاسان دێتە سەرزارت خۆی مصری لە هەمی خۆشترە باش بەڕاستی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله حي على الصلاة حي على الفلاح ما شاء الله حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ما شاء الله ما شاء الله دەنگن نەرزێ آمین ئینشاءڵڵا دەنگن نەرزێ هەڕەمی هەستەکەم ئەم بانگەم زۆر گوێ لێ بووە خۆی بانگە چی بڵێم لە زۆر ینی لە هیچ کەناڵێک بڵاو نەبوو تۆم بانگە با لە ئەم لەگە مامۆستا جەوهەری بەرنامەمان کردیە لە ڕادیۆی تەزیلی کردیە ئەو بانگە بەڵام خوا لێ خۆش بوو عەبدولباسی عەبدولسەمەد
دەزانم بەڵام هەستەکەم نەزانم لە کەناڵی پێیان گوێم لێ دەبێت نازانم لە شی گوێم لێ لە تەزیلم کردێ بڵێ لە تەزیل کراوە کەناڵەکان دووسێ کەناڵ هاتن لە تەراویحی هاتن بانگەکەشیان تەزیل کردیان. موفق بی. سلام دەگەن نەرزە بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ مامۆستا بەدران بەردەوامی لە سەدای زێڕین ناوبڕێک وەرەگرین و دواتر دێنەوە خزمەتان لەگەڵمان بن. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆر. دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و خۆشەویستانی سەدای زێڕین لەگەڵ مامۆستا بەدران کە میوانی ئەڵقەی ئەمجارەی سەدای زێڕینە بەردەوامین لەگەڵتان. بەخێر بێنەوە مامۆستاجان. سپاس دەکەم. مامۆستا معلومی جەنابتە دنیای مەقامات شارەزایەکی باشی ئەوێ و هەستەکەم جەنابیش الحەمدوللا لە بوارەکەیدا شارەزاییت هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو تورکیا ئێستا کە جەنابەت بانگت فەرموو بە مەقامی سێگا مەقامێکی خۆشە هەر فەرزە و بە مەقامێک بانگەدەن ینی زیاتر مەسەر نوێژی بەیانی بە مەقامی سەبایە و نوێژی نیوەڕوان بە والله ئەعلەم مەقامێکیان هەیە بەیات شتێکی پێڵەن وڵا ئاوایە نوێژی عەسریان بە حیجازە ئێوارانیان بە ڕاستە ئیشاشیان زاری وایە هەر بە حیجازە و زاری واش هەیە بە مەقامی تریژەیدەن عوشاق بانگی نیوەڕۆ زیاتر بە عوشاقە. جەنابەت تەنها بە سێگا بانگەدەیان مەسەلەن مەقاماتی ترت بەرجەستە کردووە؟ بەتاکێت بانجی مەغریب دەبی کورتتربی لە بانگەکانی دی ئەو ئێستا ئەو بانگی ئەمدام مەغریبان قەت بانج پێ نادەم چکە درێژە بەڕاستی من لە بینەکان زیاتر ڕادەوسم جاروێت تا 5 دقیقە ڕۆیشتیە بەخۆی نوێژی مەغریب بەخۆی خەفیفە دەبی ئەمن بە حیجاز بانگ دەدەم ئەگە مەغریبان بانگدەم عیشانیش جاروێت دەکەمە بەیاد بەڕاستی جوانە بەو سێ ئەوەی بانگ دەدەم جاری شوایە مەقام کورد بەیانیان زۆر خۆشە بەڕاستی کوردووە بانگەش نەرمە و خەڵکی ساحەز ئێستا بانگێک بڵاو بۆتەوە بۆ بە ترێند جەنابشتم دیت ماشەڵڵا لێوی سەلامەت بیاڕەبی. ئوستاد محەممەد عەبدوڵڵا جازی هەیە لە ئوردن ئەو بانگا فەرمێ بڕگەی حەی عەڵە السەلا و حەی عەلە الفەلای زۆر خۆشە لە دڵەوە بانگ دەدەم بەم شێوەیە حەی عەلە حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح. مقام كرد بەتاکێت مقام كرد بۆ پێشنوێژی زۆر خۆشە بۆ پێشنوێژی زۆر خۆشە جا سوورەتی فاتحامان بە مقام كرد بۆ بخوێنە ئەزێت نەبێ بەسەر چاو فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بارك الله فيك. بینەرانی بەڕێز خۆشەویست ئێمە بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی سەدای زێڕین لەگەڵ میوانی خۆشەویست مامۆستا بەدران.
مامۆستا بەدران ئەمین وایە بەڵێ موفق بیاخوا سەلام ختامه میسک بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز کۆتایی باڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان هێنین مامۆستا بەدران چەند ئاەتێکمان بۆ دەخوێنێ هیوادارم ئەم بەرنامەیە بەدڵی هەموو لایەک بوو بێ پێش ئێوەش خی گەورە لێ قبول کردبین سپاسی ستافی بەڕێزی بەرنامەکە ئەەکەم هەروەها کارگێڕی مزگەوتی حاجی عەبدوڵڵا لە شاری هەولێر حاجی عەبدوڵڵا جەوان کە مزگەوتێکی خۆشە و دەرگیان بۆ ئاڵا کردین بۆ بەرنامەی سەدای زێڕین سپاس بۆ ستافە بەڕێزەکەم بەخوای تاک و تەنها نەسپێرم السلام علیکم ورحمة الله وبركاته فرماوستە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد وقال قرينه هذا ما لدي عتيد ألقيا في جهنم كل كفار عنيد مناع للخير معتد مريب الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد قال قرينه ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد وأزلفت الجنة للمتقين غير بعيد
هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب واصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد صدق الله العظيم.